قەڵەمی تایبەتە بە ئەو زۆر باش زۆر بەرزە و شترەنج دەزانیتن. دوای ئەوەی کە لەوە دڵنیا بووین کە شەترەنج یاریەکی ژیرەکان و زانستی و هونەری و وەرزشیە بە پێویست و باشمان زانی کە وەک وڵاتەکانی تری پێشکەوت و وە بکەین کە لە هەرێمی کوردستان شەترەنج وەگوانەیەک بخرێتە باری خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانە سەرەتایی و ناوەندیەکان هەروەها لە پەیمانگا وەرزشیەکان و لە ڕووی ئەکادیمیەوە لە کۆلێژی پەروەرزەی وەرزش. ئەوە بوو وەک هەنگاوی یەکەم توانیمان لە پەیمانگەی وەرزشی سەر بە وەزارەتی پەروەردە لە 17 پەیمانگا لەسەر سەرتاسەری هەرێمی کوردستان تەسبیت بکرێ و ئەوە بۆ ماوەی دووەمین ساڵە کە وەگوانەیەکی بنەڕەتی دەخوێندرێتن کە لە ماوەی داهاتوو دەتوانین برێن لە چەند ساڵی داهاتووی نزیک چەندین مامۆستای بەتوانای وەرزشی کە لێ هاتوون لە یاری شەترەنج تەخەڕوز دەکەن و دەبنە مامۆستا لە ناوەندەکانی خوێندن. ئەوی ئێستا کە بە نسبەت قوتابخانەی بنەڕەتی کە لە پۆلی 3 و 4 پێنجی سەرەتایی دەست پێ دەکاتن کتێبەکانی وەک منهەجی تەواو کە پێکاتوە لە 58 لاپەڕە لەسەر شێوەی 25 وانە ئامادەیە کە لەسەر بە شێوەی ئاستەکانی سەرەتایی و مامناوەند و پێشکەوتوودا بەشکراوە بەسەر پۆلەکانی 3 و 4 و 5 کە دەکات تەمەنەکانی نزیک 9-11 ساڵ ئامادەیە و لە قۆناغی بەرەو چاپکردن و ئامادەکردنە کە دابەش بکرێ بەسەر قوتابخانەکان وەک هەنگاوی یەکەم لەو قوتابخانە ناحکومیانە دەست پێ دەکەن کە دەرفەت لە بۆیان ئاسانترە شوێنی پێویستیان پێ دابین دەکرێتن و وانەکە وا چاوەڕێ دەکرێت لەگەڵ وانەی وەرزشی شوێنی لە بۆ بکرێتەوە لە بۆی کە لە ساڵانی داهاتوور پاشەوی کە وەک وانەیەکی سەربەخۆ دابدرێت. هاتووەتە پێش الحەقیش لەگەڵ طبعاً ئەو هەوڵە دەمێکە دەدرێتن و هەنگاوی زۆر باشی بڕیوە دوایین جار کە لێرە دانیشتین بڕیار بوو بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان و چاپەمەنیەکان هەماهەنگی هەبوو لەگەڵ یانەی خانزاد بۆ ئەوەی کە وانەی شەترەنج وەک وانەیەکی فەرمی بخرێتە ناو خشتەی وانەکانی هەفتە. بەڵام دیارە ئەو زۆرفانەی هاتنە پێش لە قەیران و لە وەزعی نەخۆشی کۆرۆنا و ئەوانە هەندێک هەوڵەکانی دواخست. بەڵام خۆشبەختانە یانە پرۆگرامی خوێندنی بۆ پۆلەکانی 3 و 4 و 5 بنەڕەتی ئامادە کردووە. لەم نزیکانە هەوڵ دەدەین موافقاتی فەرمی وەزارەت بەدەست بێنین بۆ ئەوەی بەلای کەمی لە قوتابخانە ناحکومیەکانەوە دەست پێ بکەین و سوود لەو ئەزمونەوە بگرین دوای ئەوە بگوازینەوە بۆ مەکتەبەکانی گشتیش و ئەمە لە وەزارەتی پەروەردە بڕوای تەواومان هەیە کەوانەی شەترەنجوانەیەکی سوودمەند دەبێتن بۆ قوتابیان و ڕەغبەتیشی لەسەر زۆرە. ئومێدەوارین بەو نزیکانە هەموو موافقات ئەسوولیەکان تەواو بکەین و لە هەماهەنگی بەردەوام دەین لەگەڵ یانە بۆ ئەوەی بتوانین پەرەی زیاتر بە هەموو لایەکمان بەکەرتی گشتی و تایبەت و لە نەوەرزشیەکان و فەرمیەکانی پەروەردە بتوانین گرنگیەکی زیاتر بە وانەی شەترەنج بدەین. ئەم ساڵ کێشەی گشتی خوێندن هەیە خۆتان ئاگادارن دەوام لەبەر ئەو وەزعاتە وەکو پێویست تەنها پۆلی 1 و 2 بنەڕەتی دەوام دەکەن لەگەڵ 12 ئامادەی 12 قۆناغی پێشزانکۆی قۆناغێکی هەستیارە و 1 و 2 زۆر سەرەتایین. ئەگەر وەزعەکە لەبار بێت و خوێندن دەست پێ بکاتەوە بێگومان هەوڵەکانمان چڕ دەکەینەوە بۆ ئەوەی ئەم ساڵ شوێنی بکەینەوە لە وانەکانی هەفتەدا. ئەگەر وەزعەکەش بەم بارودۆخە ڕۆیشت لە مەکتەبە ناحکومیەکان ئەوانەی کە هەندێک قوتابخانە ئینتەرناشناڵ و ئەوانە هەن هەوڵ دەدەین لەوێ جێبەجێ بکرێ خۆ ئەگەر زۆرفەکەش بواری نەداوانەکان تریش نەخوێنران ئەوەش وەکو هەر بابەتێکی تر ڕەنگە تۆزێک دوا بکەوێ. بەڵام بڕوای تەواومان بەوە هەیە کە دەبێ ئەم پرۆژەیە و ئەو ئامانجە بپێکین و جێبەجێ بکەین. هەموو بۆچوونە زانستیەکان ئەوەیان سەلماندووە کە مناڵ سوودەکانی شەترەنج یەکجار زۆرن بەڵام من لێرە جەخت دەکەمەوە سەر ئەوەی لە تەحسیلی دراسیش بۆ قوتابی زۆر گرنگە یاری شەترەنج بکات و لێی شارەزا و ئاشنا بێ پێی
یارمەتیدەری دەبێتن لەوەی کە لەوانەکانی تریش ئەدایەکی باشتری هەبێ بە تایبەتی لەوانەی بیرکاری و زانستەکان. ئەمە تۆزێ پێشوەختەیە باسی بکەین بەڵام ئامانج لێ ئەوە نییە ئەمە منداڵ لەم وانەیە بکەوێ یان سەرکەوێ. ئامانج ئەوەیە خەڵک ڕابهێنین لەسەر گرنگی ئەم وەرزشایی تایبەت بە مێشک. حتمما ئەگەر زۆر گشتگیر بوو دەکەوێتە خانەی ئەوەی وەکو هەچ شوانەیەکی تریش هەڵسەنگاندنی بۆ بکرێتن بەڵام لە هەنگاوی یەکەمدا زیاتر دەمانەوێت خەڵک ئارزومەندانە ڕوو لەو وەرزشە بکاتن و زیاتر بڵاوی بکەینەوە. اینجا دەکرێت لە قۆناغ کۆتاییدا وەکو هەر بابەتێکی دیکە مامەڵەی لەگەڵدا بکەین.